دوای ئەوەی لە بەڵێنەکانی حکومەت نائومێد بوون لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە پەیامی خۆیان ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا دەکەن. هەڵگرانی بڕوانامەی باڵای دانەمەزراو داوا دەکەن چی دیکە دەسی دەستیان پێ نەکرێت کە لە 2015ەوە چاوەڕوانی دامەزراندن دەکەن. لە ئێستادا ئەوەی جێگەی نیگەرانی ئێمە هیچ هەوڵێکی جددی نابینین لەلایەن حکومەتی هەرێمەوە بۆ بەدەمەوە هاتنی داواکاریەکانمان لە کاتێکدا هەڵگرانی بڕوانامەی باڵا بەردەوام لە عێراق دادەمەزرێن ڕێز لە توانا و بڕوانامەکانیان دەگیردرێت بە شێوەیەک لە ئێستادا هەموو هەڵگرانی ماستێر و دکتۆرا بەبێ جیاوازی نەک تەنها لە عێراق بەڵکو لە ناوچە دابڕێنراوەکانیش دادەمەزرێن. دڵنیایی دەدەین کە هیچ شتێک ساردمان ناکاتەوە و نامان وەستێنێت و بەردەوام دەبین لە گرتنەبەری ڕێگەی جیاوازی وەک هەڵمەتی میدیایی تون دژی حکوومەتی هەرێم و خۆپیشاندان و مانگرتن و تەنانەت سووتاندنی بە کۆمەڵی بڕوانامەکانمان لە بەردەم سەفارەت و قوسڵگەری وڵاتانی بێگانە تا بۆ هەموو لایەکی بسەلمێنین کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز لە بڕوانامەی باڵا و معریفەت ناگرێت. ئەوان داوا دەکەن هاوشێوەی خاوەن بڕوانامە باڵەکانی عێراق دابمەزرێن. زانکۆ پەیمانگەکانیش پێویستیان بە پسپۆڕیەکانیانە و دەڵێن لە بودجێ عێراقیشدا پارە بۆ دامەزراندنیان تەرخان کراوە. ئەمە لاوە بەدەر نییە کە بەڕاستی گاڵتەکردن بە سوکسەیکردنی خوێندن و بەخاوەن بڕوانامەی باڵایە ئینا خەڵک پشتی سارە بێتەوە لە خوێندن بەڕاستی خەڵک ئەمە هەموو خوێنی باڵا ماسە دوکتۆرای بینێت تەعین نەبووە بە تاکید پشتی سار دەبێتەوە. ئەمە قسەی دەکات لەو لاوەمە احتراماتم کەسێک ئەبینێ لە فئەیەکی ترە لە دایرەیەکی ترە معاشێکی فولی هەیە معاشێکی تەواوی هەیە بەڵام کەسێک ئەم هەموو پارەیە سەرفەکە لە ماسەرە لە دکتۆرایە بەڵام هیچی بۆ ناکرێت بەڵام بەداخەوەمە خەڵک پشت سار دەکاتەوە لە خوێندنی باڵا لە بەدەستهێنانی لە خوێندن لە تەمۆخیەوەی خەڵک هەوڵ و خزمەتی وڵاتەکەی بە ئێمە زیاتر بۆ ماوەی 5 ساڵە زیاتر لە 5 ساڵە لەسەر ئەم کەیسە خەریکین و چەندەها جارۆکو لە ڕاگەرنەکەش لە بەیاننامەکەی بڵاوکرایەوە زیاتر لە چەندها جار 15 جار بۆ خوێندنی باڵا 8 جار بۆ ئەنجومەنی وەزیران چەندها جار بۆ لایەنە پەیوەندیدارەکانی تر ئەمە ژوای کردووە ڕێکارەکە بەکردداری نەکرێ چەندها جار بەڵێنمان پێدراوە بەڵام نەکراوە بەکرددار و ئێمەش گەیشتوتەوە ئاستەی کە هەڵوێستی توندبانە بێ بە خۆپیشاندان بە ڕێکاری مەدەنی ڕێکارە مەدەنیەکان تا کار بگاتەوەی کە لە خۆپیشاندان و مانگرتنا بڕوانەکانمان بسووتێنی کە بڕوانامەیەک دوو لە سەرسەی تەمەنی خۆتی بۆ سەرفکەی نەتوانی بەرهەمەکەی بچنیتەوە لە ناو خاک وڵاتی خۆتا ئیتر ئیسفادەیەکی چێوێ وە ڕۆڵەکانی میلەت. ژمارەی ئەو خاوەن بڕوانامە باڵانەی تا ئێستا دانەمەزراون لە هەرێم 1000 دەرچووە و وەکو خۆیان دەڵێن دوای 5 ساڵ لە بەڵێنەکان تا ئێستاش هیچ بەدەمەوچوونێک نییە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بە ناوی ڕێکاری ئیداریشەوە دەستی دەستیان پێدەکرێت هەر بۆیە ڕای دەگەێنن ئەگەر وەڵامیان نەدرێتەوە شێوازی خستنە ڕووی داواکاریەکانیان دەگۆڕن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.